سەرباری وعد و بەڵێنەکانی حکوومەتی عێراق بۆ کردنەوەی ڕێگەی سەرەکی نێوان کەرکووک و لێر تا ئێستا بەڵێنەکان نەچوونەتە بواری جێبەجێکردنەوە و ڕێگەکەش بەداخراوی ماوەتەوە. هذا الطريق كان يربط المحافظات الشمالية محافظات الإقليم مع كركوك وباقي محافظات الوسط والعاصمة. ئەم ڕێگایە پارێزگاکانی هەرێم بە کەرکووک و ناوچەکانی ناوەڕاست و خواروی عێراق دەبەستەوە. سوودێکی زۆری هەبووە لە بواری ئابووری بازرگانی ناوخۆی و دەرەکیدا، جگەلەوەی ئەڵقەی بەیەک گرێدان بووە بۆ دەرەوەی وڵاتیش بەو پێی فڕۆکەخانەی نێودەوڵەتی لە هەولێر هەیە. لە دوای نزیک بوونەوەی هەرێم و بەغدا بە دڵنیاییەوە پێویستە ئەم ڕێگایە بکرێتەوە، سوودی دەبێت بۆ لایەنە موورێی و کۆمەڵایەتێکەش. پێویستە چیتر نەکردنەوەی ئەم ڕێگایە نەکرێتە کارتێکی سیاسی کە هاوڵاتی باجەکەی بدات. بۆچی دەوڵەتی ڕێسوزەرا موافقت بکاو ئەمان لێرە جێبەجێ نەکەن؟ ئەمە ینی سیرمان پێدێ، ینی ئەم بەرنامانە ئەوە گەێنێت هەموو هەوڵ و جوودێکیانەوەیە کەوا کورد نێنن یان زەلیلی کەن لەم شارەوە بە ڕێگەیان بە ئەو ڕێگایەکی کە ئەینا ئەم ڕێگایی کە من لە محافزم پرسیوە ئەڵێ خۆیان ڕێگاکەیان تێکداوە و خۆشیان بڕیوانە و خۆشیان بیکەنەوە و چاکی بکەن. ئەمە هیچ قسێ نییە، لە حاڵەتی جەنگا بۆ وەختە شەڕ بوو، ئێستا ئاشتیە و برایەتیە و هەوڵدراوە هەموو وەزعەکان هێور بێتەوە. معقول نییە خەڵکی کەرکووک مەحروم بێ لە کۆمەڵی شت بە تایبەتەوە. ئەمانەی ئێرە شەڵێن لە دەسەڵات ئێمە نیە ئیلا وەفای عەمەلیاتی کەرکووک پێما. لێپرساوێکی دەری ناوچەکەش ڕێگەیەنێت تا ئێستا کار نەکراوە لە چاکردنەوەی ئەو ڕێگەیە و ئاشکراشی دەکات هەنگاوی یەکەمی کارەکان خۆی لە چاکردنەوەی پردەتەقێنراوەکە دەبینێتەوە. ینی خەڵک بە شێوازێکی عام زەرمەندە، چ فەقیر بێتن، چ تەبەقەی مۆزەف بێتن، چ خەڵکێکی سادە بێتن، کوات و بە 20 دقە بچیە ناو هەولێر کا بە 2 سەعات بچی، کا بە خەتێکی دووسایت بچی پاک بێتن، شەریکەیەکی دووەلی دروستی کردی بێتن، دەوڵەتی تورکیا هات کە دروستی کردە و ئەوەی کە پێزانین لە میزانی حکوومەتی هەرێم لە شێراوەوە تا هەولێر کە کردیان بە جووتسایت، یعنی شتێکی زۆر زۆر باش بوو ئەو کاتەکە دروستیان کرد و خەڵک دەستخۆشی لیان نەکرد. بەڵامی سەرێگاکە داخراوە بۆ جیاتیەوەی دووسایت بەکاربێنن، بۆ جیاتیە بە 20 دقە بگەنە هەولێر، ئێستاوا لێ هاتووە بە 2 سەعات دەچیە هەولێر بە یەک سایەدێکی خراپ، هەمووی چاڵ، هەمووی کێشەیە، قەلاب دێتە بەرامبەرت، ترێلە دێتە بەرامبەرت، لۆری دێتە بەرامبەرت. بەپی دۆزانێرەکانی کورسات نیوزیش دەرخستەی پێویست بۆ چاکردنەوەی پردی کۆنکرێتی پردەیە لەلایەن تیمێکی بەڕێوەبەرایەتی ڕێگەبانی کەرکووک کراوە و لە ئێستادا گرفتە سەرەکیەکە لە نەبوونی بودجەدایە بۆ پرۆژەی چاکردنەوەی ئەو پردە. عومەر غەریب، کورسات نیوز، شارۆچکەی پردەیە.